باش عزیزان خۆشەویستانی بەندە ئارام ئەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دێس سڵاو ڕێز بۆ هەموو لایەک سەرەتا داوای لێبوردنەکەم بۆ دوێنێ شەو قرار بوو لایڤەکەم بکەم بەڵامی تر هەلومە جاتە پێشەوە کە وەرحاڵ لە شوێنێ بووم فریان نەکەوتم بەداخەوە بەڕاستی ئەوە ئەم شەو هاتمەتە خزمەتتان داوای لێبوردنمان هەیە لە سەدا 100 طبعاً هیوادارم کە ساخ و سەلامەت بن لەم هەموو بەڵایی ڕۆژگار کە یەخی پێگەتون بە تایبەتی لە کوردستان ساخ و سەلامەت بن عزیزان خۆشەویستانی بەندە ئەم شەو کۆمەڵی قسەتان بۆ کەم بە کورتی سەرتان نایشێنم تا بەڕێزانێکەوە بنەوە و کاتی ئاسمەناو قسە باسەکەم باسی مەسەلەی ئەوان ناکەین کە لە کاتی شەڕە وەکو بازرگانی خوێن یەن دەسەکەن بە دزی و تاڵانی و ئالەم بابەتانە لەو کاتیشا چاوچنۆکانە بیریان تەنها و تەنها لای پارەکۆکردنەوەیە ئەوە لەگەڵ ئەوە دابین هەموو شتێ باش بەخێر بێن ئازیزان بەخێر بێن سەر چاوان سەر ڕۆح سەر دڵ هەمووتان بەخێر بێن باسی چەتەی غازەکەین کە بۆچی غازەکە وای لێ هاتۆ کێشا لە کوردستان شەڕێکی ئەوتۆنیە هیچدا ئارادانیە بەڕاستی و کێن ئەو شتاناکەن لەسەر ئەو قسەدان بۆکە وەیتر زانێکین چی لە مێشکی بەندایە لەسەر ئەو کۆمەڵی قسە باسمە بێت بەخێر بێن سەر چاوان ناکەم نەماوە کوڕەکان کوێرایی سەرانی پارتیەکێتی دایەت ناکەم نەماوە حیف بیرم نەبوو ئەمڕۆ چی بکەین نعناش گران بووە ئازیزان نعنام نییە ئەوش گران بۆ بە بۆنەی هینەوە ئەو گەروی ناوی چییە ئەو گەرۆکە گیراوە گەروین هورمزە چییە بە بۆنەی ئەوە لە هۆڵنداش نعنا کەمی کردو ئەوە تا منش نعنام نەماوە عزیزان نایەت لە ئێرانەوە ئەغا دنیاژی خۆشە نەراوەڵە بەخێر بن سەر چاواناتن قوربانی ئێوە ڕێز و احترام بۆ هەموو لایەکتانەیە خۆشەویستان پیاوان ژنان کچان کوڕان کورە هەموو لایەکتان نەراوەڵە بەخێر بن یاخۆ ئەوە برادەرێک گەیوت وتی کاگەڵامەوە تەزبیحە بۆ تۆ بەڵام بە مەرجێک لە لایڤە ئاوا پیشانی بتن ئەوەتە کاگەیژێن ئەوە تەزبیحەکەتە بە قوربانەوە ئەراوەڵە تەزبیحێکی سوورم هەیە زۆرێک گرم بەدەستمەوە جا برادەرێ ڕۆژەیەوە کاگەڵامەوە تەزبیحەم بەدەستمەوە بە کوردستانەوەتم وەڵا بە قوربانەوە بووگرن تەزبیحی من میڵێ ئەڵێنەوەی لەگەی ئارام ئەحمەدەوە ئێستا قەدەغەیەوە تەزبیح سوورە لە کوردستان ئەبێ لە ماڵە بیشاییتەوە نابێ بێگری بەدەستەوە عزیزان وردە ئەسمەناو قسە و باسەکان هیوادارم کە ئەوەی کە خەڵک نەیوتووە منم شۆ بتوانم بڵێم و هیوادارم کە هەموو پێیج و ئەکاونتەکان ئەوانەی کە دژی یەکێتی و پارتین ڕەخنیان لێ هەیە دژی دزین دژی گەندەڵین بتوان کە ئەو قسە و باسانە بڵاو بکەنەوە بە دڵی خۆیان سەرەتا ئەمەوێ لەوە دەست پێکەم کە چەتەی غاز چۆن هینەبێت چۆن دەستی پێکردووە زانیاریەکان زۆر تایبەتن لە سەرچاوی خۆیەوە بۆم هاتووە وا بڵێن بە دەقیق زانیاریەکان ئاوایە ئەوەی کە شارەزای کۆرمۆربێ ئەزانێ کە ڕۆژانە 1300 تەن غاز بەرهەمەهێنێت 1300 تەن غاز بەرهەمەهێنێ کۆرمۆر ئەم 1300 تەنە 320 تەنی ئەدەن بە حکوومەتی هەرێم بۆ هەموو پارێزگاکان واتە ئەمێنێتەوە چەنی ئەمێنێتەوە 980 تەنی ئیدارەی گشتی یەکێتی کە وەکو حود ساڵانێکە دەمی خستۆتە بینەقاقای خەڵک و وەکو زەروو خوێنی خەڵک ئەمژێ کە شێخ ئەحمەدی نۆکان و ئەوان سەرپەرشتی ئەکا بەڵام هینی پاڤڵ تاڵەبانی و بنەماڵەی تاڵەبانیە ئەم ئیدارەی گشتیە لە ڕێگەی سامانی حاجی فایەقی شەمەیی ئەم 980 تەنە لە کۆرمۆر وەرئەگرن و بە قاچاق ئەیفرۆشنەوە ئەی خۆ لە خۆوە نەبوو کە لە کات هەڵبژاردنەکانە پاڤڵ و کلکەکانی ئەیانوت غازی خۆمانە هەمیش بەسۆتم وتم کام غاز زەحمەت نەبێ
ئەمە غازەکەی خۆیانە کە ئاوای لەکەن بەڕاستی ئەوان ئاوایان لێکردو باش نیە خۆیان تەنی بە 518 دینار لە کۆرمۆر وەرەگرن باشە بە 2,250,000 دینار ئەیفرۆشنەوە لە بازاڕەکانە هەرچی بازارە جاران ئێوە خۆتان لە کوردستان ئەزان لە مەنتیقەی سێمانە لیترێ غاز بە 450 دینار ئێستا بۆتە 1350 دینار واتە ئەوەندەی نەماوە کە بووێ بە 3 قات لەگەڵ کاتی پێشوە ڕەنگە زیاتیش بوو بێ ئێسەکەم قسانە بۆ ئێواکە واتە تۆ وەرە زەربی 2250 مساویە بە 2,205,000,000 دینار کە هەموو ڕۆژێک 980 ئیدارەی گشتی خاتە جیرفانی ئەم هەموو پارەیە باشە کاکیچان ئەمە ئیدارەی گشتێکێتیە کە لە کاتی شەڕە دەست بینە قاقای خەڵک خەریکی دزینی غازە ئازیزان ئیدارەی گشتی یەکێتی بەم جۆرە دەستی خسۆتە بینە قاقای خەڵک و سەرتاپا خەریکی دزی و ڕوتانەوەی جیرفانی خەڵک تۆ ڕۆژانە بێ باش نییە 980 تەن وەربگری لە کۆرمۆر هەموو ئەمانە بە قاچاق ساخکەیتەوە بەشێکیشی بۆ ئەملا ئەولا بنێری و ئەزمێ دروستکەی لە بازاڕەکانە کە خەڵک بێت بە شوێن بڵێ غازە ڕاکە باشە بڵێن وەڵا کە شەڕ و بۆیە وای لێ هاتۆ و کۆرمۆر ئەمەی ئەوەی هیچی لە ئارادانیە لە حقەتە تا ئێستا هەر شەڕێک لە ئارانیە لە کۆرمۆر و ئەنەمەتە لێ درابێ یان زەر و زیانی بەرکەوت بێ تەنها مەسەلەکە ئەوەیە ئیدارەی گشتی یەکێتی ئەو کاری کردووە لە هەرێمی کوردستانە واتە چەتەیەکە بەڕاستی ئیدارەی گشتی و خودی یەکێتیە کەسی تر نییە اینجا پاژماوەی نەوت خۆشەویستان بەپێی ئەو زانیاریی کە بۆ من هاتووە پاژماوەی نەوت پێش شەڕ ئەچووە گومرگ مانگانە 7 ملیار دینار دەرامەتی بۆ حکومەت هەبووە ئێستا ئەم پاژماوەیە لە باشماخ بەفری ئاودی ئێرانەکرێ جا بۆ شوێ ئەڕوا لە ئێرانەوە یا بۆ شوێ ئەویان ترانزیت دەکرێت چۆنەوە ئەوە ئێمە نازانین ئێستا 500 تا 600 ملیۆن دینار ئەدەن بە حکومەت ئەویتری هەمووی بۆ خوانەی خۆن جا ئیدارەی گشتی هەساوە بەدەن لەوەی کە نوێنەری حکومەتی هەرێم هەیە على ئەساس و ئەلەم بابەتانە ئیدارەی کەسێکی داناوە با بڵێن ئیدارەی گشتی ئەم کەسە بە ناوی دانیاری شێخ نەژمەدینی هەڵەبجەیی ئەم دانیارە لە ئیدارەی گشتی دەوامەکە وەهاب هەڵەبجەیی دایناوە لەوێ تاعینی کردووە ئێستا ئەم کەسە ئیدارەی مەرزەکان ئەکا بۆ ئیدارەی گشتی خۆیان چیان دوێ ئەوە ئەکەن یەک کەسیکە ناتوانێت دەخەڵەتی تدا بکات بەڕێوەبەری گومرکی سلێمانیش کەسێکە بە ناوی کەمالی گوڵواس ناوەکی ئابۆ جۆرەیەم کەمال گوڵواسە پێشتر فەرمانبەریشی ئاسایی بووە ئێستا کردیانە بە بەڕێوەبەری گشتی گومرگ بۆ ئەوەی کە ئەم بەڕێوەبەرە چیان بێ بۆی بکەن لەبەرەوە نەگلەی لە ئێرانکەن بۆ غاز نەگلەی لە عێراقکەن نەگلەی لە شەڕکەن نەگلەی لە هیچ کەسێ بکەن بەڕاستی تەنها ڕووی گلەی و ڕەخنەکانتان لە ئیدارەی گشتی لە خودی یەکێتی نیشتیمانی بێت واتە لە خودی پاڤڵ تاڵەبانی بێت چونکە ئیدارەی گشتی ئەو کەسێکی کە بەڕێوەی ئەبا بەڕاستی بۆ کێی بەڕێوە ئەبا بەشێکی بۆ خۆی و زۆربەی هەرە زۆریشی بۆ ماڵ تاڵەبانیە باشە ئێسا لە دێگەڵە بەملاوە هەتا هەموو ئەو ناوچانە ڕێک وەکو ئەوە تاپۆ بێ بە ناوی ماڵ تاڵەبانیەوە مەتارێک هەبوو لە سلێمانیا بە ناوی سلێمانیەوە کە سلێمانی کاتێ هەتا مەلام سەفا نەهاتە سلێمانی نەبوو بە مەلام سەفا هەتا جەلال تاڵەبانی نەهاتە سلێمانی نەبوو جەلال تاڵەبانی لە ناو جەرگەی سلێمانی دەوروبەریا 18,000 شەهیدیان داوە لە ڕیزی یەکێتیە سلێمانی گەورەترین قوربانییاوە لە مێژووی کورد و لە مێژووی یەکێتیە یەک مەتار هەبوو بە ناوی سلێمانیەوە کردیان بە ناوی جەلال تاڵەبانیەوە من کێشەم لەسەر جەلال تاڵەبانی نییە بەڕاستی نەک بە ناوی مام جەلالە بە ناوی هەر کەسێک ئەو کرایە پێم ناخۆش بوو چونکە ئەوە ئەبێ هیچ سلێمانی بێ بە ناوی سلێمانی بوو بەڕاستی بەڵام بەداخەوە ئیتر هەر ئەو نەماوە ئەوە گردی سەلیم بەگ گرا بە گردی برای مەحموود هیوادارم گردەکانی کرد بە گردی پاڤڵ تاڵەبانی و بە گردی قوبا تاڵەبانی و بە گردی شاناسی برای مەحمەد و بە گردی نازانم فڵان و فیسەروانم بابەتانە بۆ خۆی ئەو شارە هەمووی کرد بە ناوی خۆتانەوە هەتا ئەو دەتانە پەڕێنن دوای هەموو ناوەکانە گۆڕین کێشەی نیە ئەو کات هەمووی ئەگۆڕێ ئەمە هەتا سەر نابێت ڕاستی ئەمە ئیشی ئەمانە اینجا ئازیزان ئەمە مەسەلەی غازەکەمان باس کرد کە هەموو کەس بزانێ ئاوایە ئیدارەی گشتی لە کۆرمۆر ئەو 980 تەنە وەرەگرێ خۆی ئەفرۆشن بە قاچاق و ئەو غازی ئاواگران کردو لە باشووری کوردستانە کەسی تر نییە ئەو نەبێت ئەگەر کەسێ کێشەی غازی هەیە ئەبێ یەخە بە یەکێتی بگرێ بەڕاستی بە کەسی تر نییە
اینجا ئازیزم ژێم لە شەڕەدەنووکی مێدیای پارتی وێکێتیەوەیە تۆزێکی لەسەر ئەوە قسە باسان بۆکەم بۆی کە بزانین طبعا هوشیار زێبارین بینی ئەمە کەلێتی کاتی خۆی هوشیار زێباری لەسەر دزی دەریان کرد لە بەغا لەسەر دزی و جەردەیی ئەمەنەی دزی بوو هەریان بە دادگا نازانم چۆن کەیسەکان بۆ دیزە بەدەرخۆ نەکرد بە جۆرێ باسی حەشتی شعبیەکە ئەڵێ باشترین و ئازادی خواستترین و مرۆڤ دۆستترین گروپن لە عێراقا ئێساش بربۆتە گیانی کورد کە ئەیبینی یعنی بەو جۆرە باسی حەشتی شعبیەکە هوشیار زێباری کەل لە زل جا بە ئەمری ئەو خوایە هەر کەسێک کە لێ ئەوەندە زل بێ ئەوە بەقی یەک کەناری عەقڵیتیان نییە هەمیشە کەل لە زلەکان وان بەڕاستی یەکێتی و پارتی لە شەستەکانەوە خویان بەس بە جاشایەتیەوە گرتووە بەڕاستی بە جاشایەتی و بە خیانەتەوە ئەو هەمووە لە بەغا باوەش ئەکەن بە دوژمنانی کووردا باش نییە بە باڵایانە گۆرانی ئەڵێن بەڵام لە بەرامبەرە دوژمنی گەلەکەی خۆیانن دوای هوشیار زێباری مەسعود بازانیشم بینیوە دەستی ئەخستە ناو دەستی سەرانی حەشت ئەیوت ئەمانە سۆمبڵن گەلانی عێراق مەسعود بازانیشم بینیوە بە ڤیدیۆ بینیوە من درۆی بۆ ناکەم بۆ هەر هەموویە ئەوەندە تون دەستی ئەگوشێ هینی سەرانی حەشت و ئارم بابەتانە ڕێ خەریکە ئەی بچڕێ دەستی بۆ وەرپلایس باشە کاکە ئەوە باسی پافڵ تاڵەبانی هەر مەکە 50 مەتری ماوە بۆ سەرانی ئەوەی پیان سەرانی مەقاوم و حەشت و ئارم بابەتانە کە ئەوە ڕایە کرد ئەدوو ڕەشەبایە بۆ باوەشیان باش نییە بە دێژایی ئەم سەڵێنی ڕابردوو ئەم پافڵ تاڵەبانیە باش نییە هەموو خەبات و تێکۆشان و شانازیەکانی ئەم پافڵ تاڵەبانیە لەم سەڵێن ڕابردووە تەنها ئەوە بووە چۆن باوەش بکا بەڕێیان کردانی و بە فەرنۆفیساری حەشت و بەنام گروپەکانی سەر بە ئێرانە لەمە زیاتر ئەم کابرایە هیچ شانازیەکی نییە لە حقیقەتە جگە لەمە شانازی نییە مەگە شەڕەکەی لارەزار شانازیەکی تری هەبێ بەڕاستی ئەینە هیچ شانازیەکی تری نییە جا باوکم قسەیەکی بۆ خواعافریکا هەمیشەی وت ئەیوت ئەو چاوانە کوێر بێ کە دوژمنی خۆی ناناسێ جا ئەو چاوانەی پارتیەکەتی کوێر بێ کە دوژمنی خۆیان ناناسن بەڕاستی کە ناناسن ئێستا هەردووچیان یەکێتی و پارتی وەکو پیشەی هەمیشەییان چیەکەن شەڕی مێدیاییەکەن باشە والله ئازیزانی ئارام ئەحمەد ڤیدۆکان ماون هەردوو لاتان پارتی وێکێتی لەگەڵ حەشت و گروپەکان و ئەوانەی پێیان دەڵێن بەرەی مقاومە باشە کە سەر بە ئێران ئیتر کەستان کوردایەتی بە خەڵک مەفرۆشنەوە پێویست ناکا پەلامای یەکتر بن بە درۆ و ساختەچێتی هەردووتان دوو باڵی مەلێکی خیانەتن بەڕاستی چونکە ئێوە لە شەستەکانەوە فرچکتان بە جاشایەتیەوە گرتووە و هەمیشە سەرتان لە بەردەم دەسەڵاتدارانی عەرەب و تورک و فارسا شۆڕە بەڵام لە سلێمانی و هەولێر دەبنە قارەمان دەبنە سنگ دەرپەڕێنەر بەرامبەر بە گەنجانی کورد و خەڵکی قوربەسەری کوردستان باش نییە ئەمە ئەخلاق و پیشەی ئێوە بووە لەمە بەدەر ئێوە شانازیتان نییە لە واقع هەڵبەتە شەرع شەرمی نییە پەرژینێکی قایمەک و کۆنکرێت بێ لە ڕووتانە ئێوە ئەوانن کە بە خاڵی خۆیان فێرن بەس بە خاڵی خۆتان فێرن بۆ کورد قارەمان ئارام ئەحمەد بێنە بە شەق بۆ چیەوە ئارام ئەحمەد ئازان شێوەتە بەس بۆ کورد ئازان لە بەرامبەر جەندرمەیەکە پاسدارێکە حەشتێکە سەرتان چەماوەیە ملتان شۆڕە بەڕاستی باشە ئەمڕۆ بڕیاریان ناوە غاز بن بەلایەنەوەکان تامان یەکێتی هەمووی دزیوە غازەکە بۆ خۆی 980 ڕۆژانە بدەن چی پای دەسەکەی ئەو ملیارە کە بۆم حساب کردن باشە بڕیار ناوە غازن بەلایەنەوەکان باشە گوایە ئەیانەوێت لەم ڕێگەیەوە بڵێن ئەوە ئێمە یەکێتی نیشتیمانین و ئەوە ئێمە غازەکە ئەین بەلایەنەوەکان و بۆنان ئەوە بابەتانە بێ باشە بۆی ئەزمەکە نەمێنە ئەزار ئەزمەکەش خۆیان دزیان کردووە غازەکەش خۆیان دزیویانە باش نییە اینجا پێشتر 8 نان بە 1000 دینار بووە ئێستا 6 نانیان کردووە بە 1000 دینار يعني لهمو أموسعنا بس خلقي بدبخت وقربس الزهرة براسي يعني أجر خلق بس نقرأ دو دينار بياكا يعني أوش اللي بتزن براسي يعني أوش بتزن باشا لم كاتيشا سرقالي غاز دزين براسي لصالي نويك هو أما بيشيانا سراني باتي ويكيتي كونو نويان بس خليكي دزيبون براسي باشا إيوا وكو يكيتي وباتي هردو تان براسي بون ببلا بوكوت 36 دان الصالة هن ئێوە على ساز گوایە حکوومەتی ئەکەن کەمترین هێستان نییە ئێستا هەر لەم دقەیە کە من قساکەم بۆ ئێوەی بەڕێز ئەگەر ئەمریکا نەبێ کلدانی و حەشد و ئەوانەی تر بەیەکەوە لە شارەکانی هەرێم تەلاتێنەکەن لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک لە زاخۆ هەتا پێنجن و هەتا هەڵەبجە و ئەلەم بابەتانە هەتا تێڕ و بارش هەر هەمویان تەلاتێنی تیاکەن بەڕاستی
پیاویش نییە بتوانێت بەلایەن پێ بگرێت چونکە بۆ لەبەرەوەی ئێوە 36 ساڵە بەس خەریکی دزی و گەندەڵی و پارەکاوکردنەوە و چەتەین بەڕاستیە بەس خەرێکی فەسادی و ئافرەت و ڕمبازیان و ئەرم بابەتانن خۆیەوە ئاگەتەن لە نیشتیمان و لە خەڵکو و لە مێژوو لە نەوەکانی ئایندە نییە لە ڕاستیە ئێوە کۆمەڵێ بەڵای ناگەهانن نازڵ بوون بۆ میلەتەی ئێمە باشە ئەگەر سبینێ ئەگەر ئەمریکانە بێ و بێن هەرێمی کوردستان بگرنەوە ئێوە چیتان لێیە ئێوە زۆربەتان ئەبن بەجاش وەکو سەردەمی حیزبی بەعس ئەبنەوە بەجاش ڕێک بۆ سەردەمی حیزبی بەعس بەشێکی کەمتان ئەکەونەوە شاخ و اینجا دەستەکەنەوە بە پێوە بۆ خۆتان میزەکەن باش نییە بە پێوە میزەکەن بۆ خۆتان تێگەن اینجا وتانی کوردایەتی ئەفرۆشنەوە بە خەڵک وەکو پیشەی هەمێ وەکو چۆن دوای ئاش بەتاڵەکەی پارتی هەمان کاتان کردەوە دوای ئەوەی بەڕاستی ئێوە 36 دانە ساڵە هێزی یەکگرتووتان نییە ئاسایشتان نییە یاساتان نییە دادگاتان نییە دادوەرتان نییە دەستورتان نییە هیچتان نییە ئێوە چین کاکە ئێوە چین بەڕاستی تەنها خەریکی دزی جێردەی پارەکۆکردنەوە ڕاوەڕوتن لەگەڵ خانم جون خانم بازی دگت داندان هەر ئەوە جا ئێستا کوڕە ئێستا شاسوار دیفاع لە یەکێتیەکە عەزیزان شاسوار تۆ سەری ئەو بێڕەوشتیە ئێستا ئەو NRT خزمەتی یەکێتی و خزمەتی حەشد و ئەنم بابەتانەوە خوسروە گونڕوت لە بەقا دانیشت و ئەڵێ چی هاشە قسە بە هەموو کورد ئەڵێ باشێ کابرای عەرەب پێ ئەڵێ عەیبە بۆ تۆ قسە بە کوردەکان ئەڵێ باشێ ئەو ئێشتا عەرەبەکە باشە قسەکە ئەڵێ عەیبە بۆ تۆ لاخۆی کوردی چۆن تۆ ئاوا قسە بە کوردەکان ئەڵێ باش نییە کەچی ئەوە قسەی خۆیەکە اینجا ئەژنێکی شاسوار ئەوەی کە دژایەتی ڕێکەوتنی ئێمە و یەکێتیەکە ئەوە پارتیە تۆ سێری ئەم زۆڵی لای بەڕووە تۆ سێری ئەم زۆڵێت و بێ ئەخلاقیە یعنی ئەگەر بەیانی من چون بووم بە لەگەڵ یەکێتیە دەستم تێکەڵاو کرد و بووم بە یەکێتی لە سێمانی هەر کەسێ وتی ئارام ئەحمەدەوە بۆ ئەوە کرد ئەوە بڵێم ئەوە پارتیە بۆ یەکە پێی ناخۆشە لەگەڵ یەکێتیەوەم کردووە اینجا ئەگەر بووم بە پارتی و کردم لەگەڵ پارتیا گرێدا ئەوەی وتی ئارام ئەحمەددا ئەوەشێ ئەو بۆشی بووی بە پارتی بڵێم ئەوە یەکێتیە بۆیە پێی ناخۆشە بووم بە پارتی کوڕە شاسوار تۆ جوتیکە تۆ کابرایەکی بێ ئابڕووی کاکە شاسوار کو تۆ کەی پیاوی ئەسڵن کەی بەرداتی لە تۆ هەبووە کاکە من هەر تێناگوتیان کابرا ئەگەر ئەخلاقی نەبێ ئەبێ چی بێ کاکە ئەبێ ئەگەر ئەخلاقی نەبوو تۆ چیت تۆ نە ئەخلاقت هەیە نە شەرەفت هەیە نە ئابڕووت هەیە نە کەرامەت هەیە نە کەسایەتیت هەیە قەسەم بەخوا خاوەنی ڕانی ژنەکەی خۆشنی با باش بیزانیت تۆ کەی پیاوی کاکە لەو ڕۆژەوە کە تۆ سیاسەت دەکەی لەو ڕۆژەوە کە لە 200 منی بینی وتم من لەگەڵ تۆ نایم و باوەڕم بە تۆ نییە لەو ڕۆژەوە من باسی تۆکەم هەموو قسەکانی من ڕاست دەرچوو بەڕاستی تۆ چیت کاکە تۆ چیت کوڕە ئێوە کەی پیاون کاکە ئێوە هەر پیاونین بەڕاستی کەچی دانیشە دیفاع لە یەکێتیەکە لەگەڵ ڕێکەوتووە ئەڵێ وەڵا ئەوەی بڵێ ڕێکەوتنەکەی شاسوار خۆی فرۆشت و خاین و ئەلبەتە ئەوە پیاوی پارتیە وەڵای پیاوی پارتیش نین و سەری شۆڕ کردووە و خۆفرۆشیت و دزیت و ئەوە تا هینیان دەستەندیتەوە چاویلاند باشە لیان بە کوڕەکەی شاناس هەموو چاویلاند بەنای کەسێکی ترەوە بەڵام بەڕام بە عملیەکەی هینی کوڕەکەی شانازە کەواتە تۆ هیچ نیتۆ باشە گوندی 1 و 2 3 ئەڵمانی بەخۆ پێغەمبەر لە ساڵ نازانم 5 دێ وەکو شتێک ئاوا بەناوی تۆیە هیچی تۆ نیە تۆ هیچ نیت بەڕاستی کاکە تۆ هەر لە ئەوڵۆ کرێگرتۆ بە کرێکی داویت خۆم بە زۆر نییە براکەم ئەمە حەقەتە براکەم قەسم ئێوەیە ئەزن قەسم ئەو جانەوەرە نییە لە حەقەتە بۆیە بەڵێ تۆ ئەو قسانە ناخوات تۆ تەواوی کۆتایی هاتووە ئەوەشی دەنگی بە تۆیە گەمژە بوو بەشێکیشی ئێران دەنگیا بە ئێوە عەلی حەمە ساڵح هەردووتان پیاوی ئێران بووە کە دەنگیانێ ئەوە لەوە چاک لازانین اینجا ئێران حەشد و گروپەکانی تر شەوانە و ڕۆژانە بۆمتان بەسەرا ئەڕێژن ئێوەیش وەکو یەکێتی پارتی میدیاکان دەدەن بەردەوەتێک گیانی یەکتری باشە دەزانن ئازیزان ئەو شەڕە میدیای پارتیکردی بۆ چییە ئێوە زان دژی یەکن قەت تێمەگەن دژی یەکتری بن ئەوەش ڕێکەوتنی ژێربەژێری خۆیانە پارتی وێشێتی و بۆ چاواشەکردنی خەڵکە بۆ مەشغولکردنی خەڵکە گوایە میدیای گەلی کوردستان و نازانم ئەمەی مۆرەکە و ئەلم بابەتان دژاتی یەکترەکەەوە ئاوانی هیچی باشە چونکە ئەمانە بەنە خوێنەکانیان بەرامبەر بە مقاومە و ئێران کراوەتەوە ئەوە بەنە خوێنەکانیان کراوەتەوە باش نییە لەسەر پیانە شەڕواڵەکان لەسەر قولە پیانە ڕوت و قوت بوونەتەوە ئەمانە کاکە ناتوانن بە یەک وشە وەڵامی هێرش بەران بدەنەوە ناتوان قسەیەک دژی ئێران کە هیچ حتا دژی حەشد و گروپەکانی سەر بە ئێران ناتوان یەک قسە بکەن بەران بدەن کە شەوانە و ڕۆژانە ساروقتان بەسەرا دەبارێن و درۆنتان بۆ ئەنێرن ناتوان یەک قسە بکەن بۆچی ناتوان ئێوە قسەی وەگیری پارتی چونکە ئێوە ناتوان پاشەڵی خۆشتان بپارێزن ئێوە باش بەربیزان ناتوان
چونکە ئەو پیاوانین چونکە ئێوە ئەگەر تۆزێ مەرداتیان هەبوایە ئەگەر حکومەتتان کردایە ئەگەر ئێوە کورد بوونایە لە 36 ساڵە ئەبوایە ئێستا چیتان هەبوایە بۆ ئەبوایە ئێستا هێزی یەکگرتو هەبوایە کورتکوێتە خەتەرەوە یەکسەر پەلامارتان بە دیفاعتان لە خاکەتان کردایە لەگەلەکەتان کردایە ئەبوایە ئێستا سوزانم زۆشتان هەبوایە بەڕاستی بەڵام ئۆتەکە ئێوە هیچ نین باشە حتا ئەوەندە پیاونین یەک فشێک بتەقێن یان لانیکەم با بە فشێک مەتەقێنە لە ژێر لێەوە بڵێت خوا وا مەکەن جاکاتی خۆی کە مناڵان شەڕیان نەبوو ئەوە نییە کوڕێکیان بەجەربەزە و ئازا بوو یەکێکیشان حیزەڵە بوو وەکو پارتی وێشێتی بەرامبەر بە ئێران و حەشتی شەعبی و ئالەم بابەتانە کە کوڕەکە مەسەلەن جوێنی بە دایکی ئەیە کابرا نەیەوێرا بڵێ دایکی جوێنەکەی پێباتەوە لە ژێر لەوەی وەڵا خۆ نێوێرە جا ئەمێکی پارتی ئێستا ئاوان لایقەتا وەکو ئەو مناڵە جەبانەوان کە کابرایەک جوێن بە دایکەیە ئەویش نارە کوڕە بڵێ وەڵا دایکی خۆ ئەڵێ وەڵا خۆ ڕێک ئێوە ئاوان ئێستا بەس بۆ ئێمە ئاسان بۆ مناڵە فەقیر ئازان بەڕاستی پاڤڵ کۆمەڵە شەقوەشێنی هەیە ئەوەی قسە کەڵە بڕۆ بێنە بەر شەق باشە مەسرور کۆمەڵە شەقوەشێنی هەیە ئەوەی قسە کەڵە بڕۆ بێنە بەر شەق ئێوە هەر ئەوان بەڕاستی ئەنێ ئەوەی پیاوانی ئێوە کاکە مەسعود بازانی ڤیدۆکەی بەردەستە کە ئەڵێ سمبڵن بە حەشتی شەعبی هوشیا زێبانی کەل لە بەران ڤیدۆکە کاکە ئاڤان خۆی بڵای کردەوە ڤیدۆکەی کاکیجە چۆن بەڵێ حەشتی شەعبیە گۆرانی ئەڵێ جام فشە چییە کاکیجە هەر کاکە پاڤڵ ئەم ساڵانە ئەوەنەی ڕێیان کردانی و ئەوانەی تری ماش کردووە ها خۆ دەمولیوی هەموو بۆ بە تامێسکەوە پاڤڵە کاکیجە هەموو دەمولیوی دایمە تامێسکە ئەوەندەی ئەوانە ماش کردووە بەڕاستی ئەی بۆ نایەری بڵێ تخواوامەکە ئێران یا حەشتی شەعبی تخواوامەکە کاکە خەڵکی سێمانی گوناحە خۆ ئێمە جاشی خۆتانین دەبا وامان لێ مەکەن کاکیجان ئێ بۆ نایەری وا بڵێ کاکیجە ها ئەنی بە جاشایەتیش ئێوەیان قوبوڵ نییە قارەمانی ئاوایە کاکە پاوڵجیان تخوا ها تۆ بەس بۆ لاهوری ئامۆزا ئازابی کاکە پاوڵ بەخوا بەس بۆ لاهور ئازابووی یا بۆ بەدبەختێکی وەکو هین وەکو ناوی چێوەی کە لە ڕانیەت کوشتان باش نییە ئەوەی چێ بوو تخواناوەکەین بۆ بنووسنەوەی لە لاهور بوو مرادکانی کوردی بۆ مرادکانی کوردی ئازابووی لە دەوام بووی ئێوارە بە سێ نەفەرەوە لە چاخانەیەکە لە مەطعمێکە نانێخوا چون دەوتان کرد و کوشتان بتان بە ئەسیری کوشتان بەس بۆ ئەو قارەمان بی بۆ قوربەسەلم کە هەموو تەمەن پیاوی بووی کەتی کوشت مرادکانی کوردی کە هەموو تەمەن لە پێناوی جاتابانی کێتیە شەڕی کرد باشە یا نیاز ئەو نیازش بەڵێ نیازیش بە هەماشم نیاز کیان پێ ئەویش هەر یەکێتی خۆی کوشتی کاکەی درۆی ئەڵێن پارتی ماتی ئەوانە بابەتان هەموو یەکێتی خۆی ئەوانە ئاکوشت باشە کاکەی تۆ بۆ ئەمانە قارەمان و ئازایت دەیان هەزار چەکداری بردەسەر لاهوری شێخ جەنگی ئاوا چواردەوردا بۆ ئەوانە ئازا بووی دەیان گەنجی کوردی دامای قوربەسەر کە بۆ تۆزێ موتە چوونە لالەزەر تۆ هەمویان ڕوت کردەوە ڤیدۆ کردن و بڵاو کردەوە ئەسا شانازیەکەی ئەمە هەموو شانازیەکەی تۆ بۆ عەبقەری باشە ئەمە چی ئەمە شانازیە بەڕاستی تۆ پەنجا گەنجی کورد لە لالەزەرای بریت و ڕوتیان کەیتەوە و پانتۆڵان پێداکەنی و جلیان پێلا بێت و ڤیدۆیەکە تۆ بڵاویکەیتەوە تۆ چییە کاکە ئەی بۆ بەرامبەر بەمانەوە نەئازانین کاکی جەنێەوە ها ئێوە هاتی کەرامەتی دەیان گەنجشکاندووە لە لالەزارە کە قوربەسەر و داما بۆ تیکەی نان چوبوونە ئەویا بێکاری حیزبەکەی تۆ و پارتی کە دایان بەجاندە و چوبوونە ئەویا بۆی تۆزە پاریان بەتێ لاوی شەرجەنگی موچەیەکیان باتێ دووسێ مانگ جاری ئەمە کرد ئەی بۆ بەم هێرشانەی کە ئەکەی سەر هەری بکشە ناتوانین جەقتێ لێی کاکە پاوەڵجیان دەجەقتێکیش بۆ ئێران و بۆ هین لێ بدە بۆ حەشتی شەعبی و ئانەمەوەتانە کاکە با بڵێن وەڵای کاکەجیان پافڵێکی ئەتوانێت دیفاع لە خۆیشی بکات ناتوانین ئێوە من ئێوە باشە ناسم باشە ناسم مەلا مستەفا خوا عافیکە ئەڵێ لە دوای مردن خوا عافیکە باشە 170,000 چەکداری هەبوو مەلا مستەفا باشە 170,000 چەکدار ملیۆن دۆلاری هەبوو هەرچی چەکە هەی بوو کاکە مەلا مستەفا باش نییە لەگەڵ لە جەزائیرە سەدام و شایەکیان بینی ئەم وتی ئاش بەتاڵ هەموو شتێک کۆتایی هات ڕای کرد بۆ ئێران لەچوو بۆ ئەمریکا باشە 75 مانگی حەوت ڕای کرد 79 وەفاتی کرد خوا عافی کرد باشە کاک ئێوە هەروە بوون لە مێژووە ئێوە کۆمەڵی خەڵکی جەبان بەس بۆ ئێمە ئازان بەس بۆ مناڵی خەڵک ئازان ئێوە لە بەرامبەر دوژمنی کووردا ئێوە هیچ نین پەتەڕین بەڕاستی کاکە هیچ نین ئێوە بەیانی شتێ بێ جڕ تێتەقێنە بۆ بەریتانە بۆ خۆ ئەو پارەی کە بردوتە هەر لە خانم باسی و لە فڵانفەدا بۆ خۆ بیخۆتەوە ئێوە ئاوان کاک ئەمەیە ئێستا ناتوان قسەیە بکەن بەرامبەر بەوانەی کە هەرێمی کوردستانیان کردووە بە نازانمشی هەر ساڕۆخی تێگەن هەر نازانم فڕۆکی بێفڕۆکانی بۆ نەچی بۆ ئەنێن ناتوان ئێوە لە شڕی ناوخۆیە دەیان هەزار کەسان لە یەکتری کوشت بەڵام لە بەرامبەر داعشکەدا ناتوان یەک شت کرد من چەند جار تەحەدای پارتیم کردووە تایبەتی پارتی چەند جار تەحەدایم کردووە وتومە لە ساڵی 75
75 کۆتای 75 کە قیادی موقتە دروست بووە هەتا ساڵی 91 باشە هەتا ساڵی 91 باشە یا بڵێن لە 76ەوە هەتا ساڵی 92 تا ڕاپەڕینەکە ئەگەر ئەو پارتیە 100 شەهیدی هەبوو دژی حیزبی بەعس منە بم بە پارتی بەس 100 شەهیدی هەبێ بۆم بژێرێ بڵێم 100 شەهید مێ لە بەرامبەر حیزبی بەعسا باشە منە بم بە پارتی ئەچمە سەر گۆڕەکەی مەلام سەفا داوای لێبوردنی لێکم کێلەکانی ماجەکەم ئەڵێم ئەزبەنی من مەسینە هەڵگرتم تەواو بەس 100 شەهیدم پێ بڵێ پارتی لە شەڕ دژی حیزبی بەعسا باشە بەڵام من 5000 ئەبژێرم کە پارتیەکێتی کوژراون لە شەڕی ناوخۆیان باشە ئەم پیاوان ئێوە کاکە چیتان لێکە اینجا کەناڵی گەلی کوردستان هەسا وەڵامی چی یاوەتەوە وەڵامی کەناڵە مۆرەکەی یاوەتەوە بە قەولی خۆیان کۆتە دیفاعکردن لە سەرکردەکانی یەکێتی و لە دەفەی سەرکردێکی چیە کاکە زەبەلاح ئەمە ورکتە ماڵێ ئاوا بێ ئەو لۆپارەی بەلاشە خواردووە کاکی بەڕێوەئینی کەناڵی گەلی کوردستان جا لەمو خۆش باشی ملازم محسین و ئەو سەدەی ملازم محسینەکە وەکوەی کە پاڤڵ تاڵەبانی لەو سەدەی ملازم محسینە چۆسا بێتەوە و تەواڵەکەی بینی بێ و ئەم نەسوورەکەی بینی بێت باشە جارێ وەرە کاکی واعز هەی کۆی لێ ئایارە 24 باشە بڕۆ دەمودان و چاکە کاکە تۆ بە فەرهەنگ بن بە فەرهەنگ تۆ لە تیڤیۆ دەرەکەوی لە تیڤیۆ ئەی هاوار تۆزێ سپۆرت بن سپۆرت ئەم هەموو پارەی وەرەگن ئەمە چیم دەمودانە ڕزیوانە کاکە ئێوە ناتوان دەمودانتان پشۆن کاکە گیان ئیتر تۆ ئەدوی چیم بۆ بکەی لە کۆمەڵگەی مرۆڤایەتیە تۆ کە نەتوانی دەمودانی بشۆی یعنی تۆ ناتوانی هیچ بکەیت باشە ناتوانی بەڕاستی ئێستا ئێوە بۆگەری ناوگەڵتان کەرە کوژێ کەر هەر کەر مردارە کاتەوە باش بزانن ئەیتۆپێنێ چونکە ئەوە عوزەتان نییە ئەوە فەرهەنگتان نییە کە بتوان خزمەتی خۆشتان بکەن باش نییە وەیە ئێوە وەکو تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و کەناڵە مۆرەکەی مەسوول بەجێبێتە هەردووکتان یەک دەعبان یەک جیاوازیتان نییە باشە ئەوەشی کە دژی یەکتی ئێڵێن بەخوا هەردووکتان ڕاستەکەن ئەوەی کە دژی یەکتر ئێڵێن هەردووکتان قسەکانتان ڕاستە ئێشتا کەمیشتان بێتی وتۆ بەڕاستی باشە هەردووکتان باوەشتان کردووە بەو کەسانە کە درۆن ئەنێرن بۆ هەرێمی کوردستان و دەستیتان ماش کرد و بۆیان چەماونێتەوە جا ئەمە ڕێک ئەو پەندەیە کە ئەڵە لە کوردەواری ئەڵێ قەل بە قەل لە ڕوڕژ بێت باشە بەخوا قەسەم ئێوە هەردووکتان قەلی ڕوڕەشن پارتی وێژێتی باشە جا کەناڵی گەلی کوردستان و کۆی لە مەعمورە لە مەعریفە لە ئاوازەکەیە کە هەمووش دامەڕاوە ئەڵێ باسی لازم محسینەکە و سەدەی مولام محسین ئەوماتە باسی ئەو سەردەمانە مەکە کاکە ئەو سەردەمە ئەم سەردەمە نییە یەکێتیەکەی ئەو کاتیش ئەم یەکێتی ئێستا نییە ئەمە بخە لە مێشی خۆتەوە باش نییە ئەو کاتە ئێمە لەژێر سایەی بەعس و ملازم محسینە ئەژیان من خۆم شەقی ملازم محسینم خواردووە باش نییە نەک پاڤڵ و سەرانی ئینتەلاکەری ئێسەیەکێتی و پارتی تۆ سەرۆکی مەڵبەندەکەت کاکە ڤیدیۆکەی بڵاوکەینەوە فیلمە ڕوتەکەی کاکە مەڵمەدی سلێمانی بڵاویکەمەوە 20 تەکلیفم لێ کرا بۆی بڵاوی نەکەمەوە کاکەجێ تۆ ئەمە مەسوول مەڵبەندەکەتە بە ناو مۆبایلەکەمە قەسەم بەخوا تێگەی فیلمەکەی چۆن بەلەو ئاخی دەرەهێنێتەوە ئەلم بابەتن تۆ ئەمە تو باسی چیەکەی کاکە بە تەکلیف دەن کاکەن بە قوربانم ئەو کارە نەکەوتم بەسەر چاوکاکە خەی ناگەنایکە تو باسی چیەکەن ئەمان ئێوەتانەیە ئەمانە دیفاعکەن کاکە هەر بە سروش ئازیانیانە محمەد ئینسان ئەم هەموو پارەی هەبێت ئەم هەموو کچە جوانە دەوروبەری بێت کاکەجیان ئەم هەموو سیارە جوانە و ڤیلا جوانەی هەبێت چۆن خۆیان بەکوش کاکە تۆ چۆن شەڕەکە بە خۆگیم نییە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی شەڕ خەڵکی فەقیر و هەژار کردوێتی باشە ئەوەی کە بێ ماڵ و حاڵ و بێژیانن کابرای هەموو شەوێک کچێ بگۆڕێ بۆ کەرە خۆی با بەکوشت چۆن شتی واکە کاکە قەسەم بەخوا بەیانی ئەمریکا نەبێ حەشی شعبی ئەتوانێت لە ماوەی یەک هەفتەیە هەموو کوردستان بگرێتەوە هەموو کوردستان بگرێتەوە یەکێتی پارتی ڕائەنێ هەتا هەموو سەسنورەکان ئەتان ناسم ئێوە چین کاکە لەبەرەوە ئێوە هیچ نین بۆیە هەردوو داتان لە یەک قەلە ڕەشتن بەڕاستی ئیتر فڕۆفیشاڵ ناخوا ئێوە چی بە کەناڵە مۆرەکە ئەڵن خۆتان وتنی بەخوا هەمی ڕاستە بەخوا ئەوانە چی بە ئێوە ئەڵێن هەر هەمیان ڕاستە هەردووکتان ڕاستەکەن ئێوە جاش و خائین و نۆکە سیفەت و دز و جەدە و فاسدن و چەماوەی بە دەرگای دارزیترین و قەزەمترین داگیرکردن هیچ دژمنانی کورد ئێوە ئەوەن بەڕاستی باشە بەڵێ ئەوەی کە مانشێتی قسەکانی گەلی کوردستان ئەڵەچی بە جرت و پرتی کەناڵە مۆرەکە تەمان بەو دەست پێکە بەو ناونیشانە دەی بەو خوایە قەسەم دەی بەسەری ئەو ئارام ئەحمەوە و بەسەری ئەو جەلا تاڵەبانەیش ئەمە کە قسەکەم ڕاستە بۆ یەسوێنە خۆم سێ بەشی کورد یەکێتی فێری جەرتی کردووە باشە سێ بەشی کورد یەکێتی فێری جەرتی کردووە ئەو پارتی ئازیزان فێری جرت بوو لە یەکێتیەوە من ئەزانم باش نییە
خۆ ئەم پارتێ داماوانە کاتی خۆی زمانە دەمێنە نەبوو ئەزانی ئارام ئەحمەد بەخوان نە میدیاکاریان هەبوو بەخوان نە قەڵەم بەدەستیان هەبوو بەخوان نە شاعیریان هەبوو بەخوان نە نووسیان بە هیچیان نەبوو کاکە هەموو تایەوەرە قارقار و دەروێش ئاغا و فڵان فیسا هەم بابەتانە هیچیان نەبوو بەڕاستی کاکە ڕادیۆیەکیان هەبوو لە ورمێ و نازام کوێ قرخە قرق قسەیەک داماوە خۆشی نێزانی چیاڵێت باش نییە ئەمە ڕادیۆی پارتی بوو هیچیان نەئەزانی لە بیرمە موزیعێکیان هەبوو کەشەیەکی تێکرد کە ئەیشیڕان عەدوو گونی بووە بەتەڵەوە باشە هەر دوو ڕێک تەڵەیەتی لە گونی ئەوە گرت یا بەنێرە ئە لە خۆ ئەیقیژان خۆ هیچیان نەبوو پارتی کاکە ئێوە شوێعەکان واتان لێکردن باشە مێدیای پارتی یەکێتی مێدیای پارتی شوێعی یەکێتی خۆ بەڕێوەیە بە کاکە ئێوە باسی چیەکەن هەرچی کادری جڕلێدەری یەکێتی هەیە لەبەر یەکێتی پارەی نەئەیانێ پارتی پارەی زۆری ئەیانێ باشە هەر هەمویان چون بۆ کەناڵەکانی پارتی بە پارەی زۆر پارتی ڕایگرتن ئێستا جد بۆ خۆتان لێنەوە ئەوانەی کە لە کەناڵەکان بۆ ڕەنسەنگاوی کێیە ڕەنسەنگاوی هینی هێرۆخان نەبوو ئەو پەروەردەی نەکرد ئەو دەرگای تیفەکانی بۆ نەکردەوە ئەو پارەی نایە ئەو بە خەڵکی نەناسان لە دوایە ئێستا لە هەولێرەوە جد لێیا بۆ سلێمانی باشە هەمویان هەروان کاک ئەمە ڕاستیەکەیت ئێستا چ بۆ خۆتان لێنەوە کادرەکانی ئێوە یەنێک هەرچی مێدیای پارتی هێنا ئێوە ئاوادانتان کردوتەوە کاکە ئاوادانتان کردوتەوە هاکا تۆیش ڕۆیشتی بۆ کەناڵە مۆرەکە کاکی بۆین باغ ڕەش و سپی ئەڵێ ئەوە 3 ملیۆن ئەوە 4 ملیۆن ئەوە 5 ملیۆن ڕاکەن بۆ ئەوێ بەڵام کوڕەکەی شاناس تەلەڤیزیۆنێک بەڕێوە ئەبا 20 جار پەیوەندیان بە منە کاگەرم پارەمان نایەن هەتی مانگی 200,000 نایەنێ 200,000 کابرا ئەڕوا خۆ خەڵک کرد کاکە قسەی قۆڕ خۆڵک کرد نییە ئەو زمانە ڕۆی زمانی بیر و باوەڕ و قەناعەت بوو خەڵک بۆ شاخودا بەڵێ حاکم فەرهاد و هەمویان کاکە هەر هەمویان بە قوربانتان بم من پێتەڵێنم پارتی هیچی نەبوو هیچ پارتی کادری میدیایی نەبوو پارتی ئیفلاس بوو لەبارەی میدیاییەوە ئەسڵەن خوێنەواری تیان نەبوو پارتی کاکە باش نییە پارتی موزیکژەنی تیان نەبوو حتا دەهۆڵ کوتی تیان نەبوو لە ڕەمەزانە یەک کەسیان نەبوو دەهۆڵ لێبا هیچی تیان نەبوو پارتی ئەوەی میدیای یەکێ پارتی ئاوادان کردەوە کادرەکان یەکێتی بوون هەمووی ڕای کرد بۆ ئەوێ کاکە یەکەیەکە بڕۆ بیان ببژێرە هەموو یەکێتین کاکە باسی چیەکەنەوە برای من ئێوە خۆتان واتان لە پارتی کرد کاکە خۆتان پایتان کرد بە کەڵەگا ئەمە حەقیقەتە پێتان ناخۆش نەبێت ئەیلەوە ئێوە واتان کرد پارتی بە کەڵەگا کاکە ناشێ 15 ڕۆژ بوو پارتی راپەڕی بوو پارتی هەر لە کوردستانە نەبوو کە هاتەوە هەچی جاشە بردی بۆ خۆی ئەوەش بوو مامچلار وتی هەڵام کرد من دوای وازم لە بارزانی هێنا ئێوە خۆتان کرد کورە کاکە هیوا جەمال ئەڵێ چی ئەڵێ کورە خۆ زۆرن کاکە هەمووی ئەوێ من پارتی باشە نازم کاکە وەڵڵا یەکێتی پارتی ئاوا لێ کرد بە کەڵەگا لە کوردستانی باشوورە کاکیجی اینجا حقیقەتش وایە کاکە سەدەمی بیر و باوەڕ نییە من بەیانی من کاتی خۆی بە گۆڕانم وت وتم من دیفاعتان لێکم وەکو پشتیوانی بەڵام نامم بە گۆڕان چکە بە گۆڕان بە خۆڕایی نایکەم خۆ کردیم کاکە چونکە بۆ لەبەرەوەی گۆڕان یەکێتی پارتی هەمی مەسەلە پارەیە ئەوەی ئێستا ئیش بۆ یەکێتی کا بە خۆڕایی بیکا ئەحمەقە هەش پێ هەیە نەک 4 پێ هەش پێ هەیە بەڕاستی بەیانی من خوا نەخواسە ببم بە یەکێتی تێگەیت بەخوا ئەبێ موچەکەم لە سەرکردایەتی کردی زیاتر بێ ئەگەنا نایکەم ئەبێ هەموو شتێکم بۆ دابین کە اینجا باباش بیزانن خۆ کەنی تۆ دوایەکەتی پارتی کەیت و لەسەر گیرفانی خۆشی وا چۆنێ ئەمە ئەوە ڕۆی ئەو سەردەمانە کاکەم سەردەمی شاخ خەڵک لە گیرفانی خۆی بە کوێرەوەری بە بەدبەختی کاکە دایک بە بەدبەختی کوڕی بەخێوە کرد ئێنا لە ئەو شاخ و داخە ئەکوژا کەس خاوەنی مەسلحەت نەبوو کەس خاوەنی پارە ئەوە نەبوو کەس خاوەنی گیرفان نەبوو پێشمەرگە هەمووی وەکو یەک ئەگە 3 مانگجارێ 5 نارێ بایان هاتێ ئەو کاتە بیر و باوەڕ تەحەکومی بەشتەکانەوە کرد ئێستا بیر و باوەڕ تەحەکوم ناکا دینار تەحەکومەکە پارە دۆلار بە قوربانتان بم لەبەرەوەی ئەوەی ببێ پارتیکێتی بە خۆڕایی بیکا ئەوە کەرە ئەوە ڕێزم ها کە ئەڵێم کرد وا نەزانی بێحرمەتی بە تۆکەم ئەوە بێحرمەتی بە کەرەکەیەکە مای خەمەڕیزی تۆ ئەبێت تۆ شانازیکی کە کادری پارتیکێتی یا دیفاعێکی پارتیکەی بە خۆڕایی کە خەمەڕیزی کەرەکەەوە ئەبێ داوای لێبدون لە کەرەکە بکەم بڵێم ببوورە کە خەمەڕیزی ئەو کەسەوە بەڵاش بزانین ئەگەنا نابێت شیوا بکەین قسەی قۆڕ نابێت هەوایە کاکە اینجا ئازیزان وەرە خوایە گیان 36 دانە ساڵە جگەر لە مەسەلەی دەستوری یاسا ئەوە کە نەبوو هەتا ئێستا سیستەمی بەرگریان نییە یەکێتی پارتی سیستەمی بەرگریان نییە لە باشووری کوردستانە ئەگەر شتێیەک بتوان نەهێڵن وڵاتەکە پارێزن ماڵ ئەوەشیان نییە تاوکە ئێستا زۆریش گران نییە ها زۆر گران نییە بەڕاستی وەرە ئێستا بێن لە ڕێگەی منەوە من ئەتوانم خەڵکیان پێ بناسێنم بچن سیستەمی بەرگری بۆ خۆیان بکڕن بەڕاستی
بەڵام یەکێتی و پارتی پارەی سەدان سیستەمی بەرگریان لەم ساڵانەیە بەس بە کچانەوە بۆ سێکس بەس بە کچان بەس بە ژنیان داوە بۆ سێکس باش نییە بۆ ئەوەی شەوانە دگل دگلدانکەن باشە ئەویش هەر ڤیلامانێ باش نیە ئەمەیان کردووە نەیان توانیوە وەڵڵی بەس پارەی سێکسی مەسئولێکی یەکێتی یا پارتی بەشی چەندین سیستەمی بەرگریە کرد لە ساڵە پێتان بکڕیایە ئێ بە ئەمەتان نەکردەوە با سیستەمێکی بەرگریتان لە کوردستاندانایە لە سێمەیندان نایە لە هەولێرداتان نایە بۆی کە ئەگە شتێ هات بتوانێت ئاسمانە بیتەقێنێتەوە بۆ هەر هەمووتانە بۆ سێکس و بە ئارەق و بە نازانم دەرمان و بەم ساختە چی تێکاکە ها ئێوە چی کاکە بە شەرەفم پارەی دەیان سیستەمی بەرگری بەس بە ویسکی درەوە بە ویسکی سکۆلند ئەوێکێتی و پارتیە باشە یا بە قومار بڵڵاه بە قومار ڕەنگە بە پارەی 100 دانیان دانابێت باشە ئەی بۆ نەتانتوانی سیستەمی بەرگری بۆ خۆتان بکەن چییە دنیا وێرانە بوو من ئەوە قسەکانم بوو کاتان ناگەم لەوە زیاتر بەڕاستی بەداخەوە کە هەلومەجەکە ئاوایە کە وەزعەکە بەو جۆرەیە مەسەلەی غاز و مازەکەم بۆ باسکردن هەمووتان بزانن کە ئەوە ئیشی یەکێتی نیشتیمانیە و ئەو ئاوای لێ کردووە باشە وە زۆرشی تیشەیە دەستی بۆ نابە باوەڕتانە بێ ئازیزان مەسئولی یەکێتی ئەزانم با ناو نەبم جارێ ئاوا دانیشتووە لە کەلار مۆبایلەکەی ئالوێ داناوە طبعا یەک پیاو نایە تەلەفۆنی بۆکە ئەو مەسئولی یەکێتی ئەوە خۆی بۆ گوند و کەڵەگە ئازانێ لە شرۆشێک لە سێمانی کە ناوەکەیم لەلایە تەلەفۆنی بووەکە ئەڵێ ئەبێ ئەمڕۆ بێتەوە بۆ سلێمانی ئەویش لەآخر لە کەلارم و ئیشمێ ئەڵێ ناخوات ئەبێ هەر ئەمڕۆ بێتەوە باشە وەڵا جاواب برادەری کە لەو دەوروبەرە ئاگای لە ناوەکەشی پێوتوم ئەلەم بابەتانەی تەلەفۆنەکە وتی وەڵا دوای 10 دقیقە هەستاوتی بەخوام نەچمەوە بۆ سلێمانی کلکی قسەوە ناوگەڵی چووە بۆ سلێمانی کەچی ئەچن بۆ دژاتی ئارام بەحمەکەن باشە کاکە خوا هەموو کورد فێری ئەو کەلیمێ بن باشە کاکە باش نییە ئەو کەلیمێ ئارام بەحمە ئەوش فێر بن وەکو مەسەلەی فاسۆلیاکە کۆرە مایەکی بۆچی بەمێ کاکە مایک هەتێکی جوێ لێ بگرم بڵێم چی کاکە مایک قسەی خۆ مایکی بۆ چییە دێش چەند حانێک ئارام بەحماکەی هیچ چۆشتی وای کاکە ئەو متاقەت دوستانم نییە بە قوربانێت ئەرەوەڵە دەی بەخواتان ئەسپێرم ئازیزان ئەوەش کۆمەڵی قسە باز بوو هیوادارم کە سوودی هەبوو بێ بەخوایەکی دوی پارتی بەگوێ منیان کردایە ئێستا وەزیان ئاوانە ئەبوو نەهی خۆیان نەی خەڵکی کوردستانیش یەکێک دوی پارتی ویان ئەزانی ئێمەمانان دوژمنین بەڵام وانە ئێمەمانان دۆستی گەلەکەی خۆمان نیشتیمانەکەی خۆمانی بەڕاستی بەڵام ئەوان خراپیان کرد بۆیە ئێمە ئاوا لە بەرامبەریان ڕائەوەستین ئەگەنا کەس حەزی لەم شەڕە نییە لە حەقیقەتە هیچ کەسی حەزی لەم شەڕە نییە منیش ئارەزوم بوو ئێستا دەوڵاتەکەی خۆمە لە ژێر هەر بۆ ئەوە ڕاپڕینمان کرد ئێمە کاکە وتمان باشکە میشەڵایەکی دوی پارتی ئەمە بێنەوە بەیەکەوە بە خۆمان حکوومەتێک بێن و بەشەر بە خۆمان بژین بەڕاستی نەتانێش کاکە هەمووتان ڕاونێ چیتان لێک ئەرەوە دەی بەخواتان ئەسپێرم ئازیزانی ئارام ئەحمەد خواتان لەگەڵ بێ حرمەت و خۆشەویستیم بۆ ملیاکتانێ بەخێرچن